بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. یەکێک لەو دیاردە گرنگانەی کە لە چەند مانگی ڕابردوودا سەرنجی هەموو لایەکمانی ڕاکێشا بەرزبوونەوەی ڕێژەی تند و تژی بوو دژی ژنان لە هەرێمی کوردستاندا. هەواڵی کوشتنی ژنێک، هەواڵی سووتاندن و ئازاردانی ژنێک، بێلانەبوونی ژنێک یەکێکن لە دیارترین ئەو هەواڵانەی کە دڵی هەموو مرۆڤێکی بە ویژدان لە کۆمەلگایە ڕاچڵشێنێ. ئێمە لەم بەرنامەیە پرسین بەرزبوونەوەی ئەم دیاردە مەترسیدارە ئەنجامی بێهەڵوێستی و بێباکی دەستگای پەیوەندیدار و دەستگاکانی دەسەڵات و حکوومەتە لە هەرێمی کوردستانە یان ئەنجامی کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی و کەلتوری ئالۆز و کە چارەسەرکردنی ئاستەمە یان جۆرێکە لە ئاستەم. ئایا ئەوەی ڕۆڵی گرنگی هەیە لە چارەسەرکردن و بنەبڕکردنی ئەم دیاردە ناشرینە بریتە لە کۆمەڵێک چاکساسی کۆمەڵایەتی و کولتوری بە ئاراستەی بەدیهێنانی ئازادی و یەکسانی و عەدالەتخوازی بۆ هەموو کۆمەلگا یان کۆمەڵێک ڕێوشێنی ئەمنی و ئیداری. ئایا دروستبوونی ئەم دیاردەیە و هەڵکەشانی کێرفی ئەم دیاردەیە بە ئەندازەیەکی تەواو وێنەی هەرێمی کوردستان و ئەزمموی حکومڕانی کوردی لە دنیای دەرەوە ناشرین ناکە؟ لە دۆخێکی لەم شێوەیە ئەوەی بەرپرسیارە سیستمی سیاسی و دەسەڵاتە یا تەواوی دام و دەستگاکانی دیکە. گرنگترین ئەو هەنگاوە عەمەلیانە چییە کە پێویستە لەم بوارەیە بنێن؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان ئەمە جەلال محەممەد چالاکوانی بواری مافەکانی ژنان و مناڵان و هەروەها هودا زەنگەنە چالاکوانی بواری کۆمەلگای مەدەنیمان کردووە بە خێراتنی هەموو لایەکەم. ئەمەڵخان ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە دوای ڕاپەڕینەوە هەتاوەکو ئێستا بەردەوام زنجیرەیەک تند و توشی و پێشلکاری گەورەمان بەرامبەر بە مافەکانی ژنان بینیەوە لە هەرێمی کوردستانە و لەم دووسێ مانگەی ڕابردووش ئەم ئامارانە بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوە ڕێژەی مەترسیدار نیشانمانەیە. یەکێک لەو ڕخنە بەردەوامانەی کە ئاراستەی دام و دەستگای پەیوەندیدار لە گیری ئەوەیە کە سزایەکی ڕاستەقینە و جێبەجێکردنیشی ڕاستەقینە بۆ ئەو سزایانە نییە کە بۆ بکوژ و ئازادەری ژن هەیە بکوژی ژن هەیە بەردەوام ئەسوڕێتەوە و ئازادەرەکانی ژن لە پرسیندەوەی یاساییان ناکرد و دەستگاکان جددینی لە پرسیینەوەیە تۆ ڕاچی لەسەرمە تا چەند دەسڵات و دەستگای پەیوەندیدار لە هەرێمی کوردستانە بەرامبەر بەمانە کەم تەرخەم بوو. سەرەتا ئێمە پێشەوەی قسە لەسەرەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانەوە یاخود دەسەڵاتی حکومداری لە هەرێمی کوردستانە بەرپرسیارە یاخود بەرپرسیارنی حتمما وەڵامەکەی ئەوەیە کە بەرپرسیارە لە بەرامبەر ئەم ڕەوشە نالەبارەی کە ڕوبەڕووی ژن نەبێتەوە. بەڵام ئەگەر ئێمە هەڵسەنگاندنێکی مێژوویی بکەین بەرامبەر بە ڕەوشی ژن و ڕەوشی مرۆڤێک کە ئەویش یەکێکە لە مرۆڤەکانی کە لە ژینگەی سیاسی ژینگەی کۆمەڵاتی پەروەردە کراوە و ئامادە کراوە کۆمەلگای کوردی و کۆمەلگای ڕۆژهەڵاتی بە تایبەتی ئێمە لە عێراق و لە کوردستانە دەرهاویشتەی سیستمێکی تۆتالیتاری بەعسی دڕندە بووین کە هەموو ئەم کۆمەلگای ئێمە دەرهاویشتەی سیستمێکی دیکتاتۆر بۆ لە ڕابردوودا و هەرێکێک لە مرۆڤەکانی ئێمە لە هەناویدا دیکتاتۆرێک و جۆرێک لە توندوتیژی و جۆرێک لە فەردانیەتی و زاڵبوونی بەسەر لایەنی بەرامبەریدا زاڵ بۆ بەسەرە. ئەمەش ژینگەی سیاسی و پەروەردەکردن و یاساکانی عێراقی و کەلتور هەموو ئەمانە ڕێگی داکوتاوە لە هەنا و لە ڕەفتار و لە سلووکی تاکە ئەمە لایەنە مێژوویەکەیەتی لایەنی ئەوەی کە ئێمە لە بەردۆخێکی گەلێک نالەباردایە ژنانی کوردستان بە تایبەتی کە ئێمە ئەمڕۆ وەکوی خۆدا مەژت پێدا ڕۆژانە ئێمە گوێبیستی ئەوا بین فلان سوتاوە فلان خۆی سوتاندووە ئەو خنکاوە ئەو خۆی کوشتووە یاخود کوژراوە یاخود بێسەر و شوێن کراوە. هەموو ئەمانە هەم لە ڕووی کەلتوریەوە کاریگەری دروست کردو لە سەرتاک هەم لە ڕووی چالاک نەبوونی یاساکان لە هەرێمی کوردستانە. بە نمونە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە هەرێمی کوردستاندا سەرۆکایەتی هەرێم ئەم یاسایە لە پەرلەمانەوە قبول کرا و ئەم یاسایە بە کۆی دەنگ بە زۆرینەی دەنگ بەرز کرا و بە سەرۆکایەتی هەرێم ئەم یاسایی ئیمزا نەکرد و ڕەفزیشی نەکرد. بەڵام ئەمەڵخان ئەمە ئەومان پێ ناڵێ کە ئەو حیزبانی لە کوردستان کە ساڵەهای ساڵ بانگەشەی ئەلمانیەت و دیموکراسی و یەکسانی خوازی نێوان ژن و پیاویان کردووە لە بەردەم پرسی ژنە ئەکەونە بەردەم پرسیارێکی زۆر جدی و معنایەکی ڕاستەقینە بۆ ئەو بانگەشانە نامێنێتەوە کە باستە ئەلمانیەت و یەکسانی خوازی نێوان ژن و پیا و کۆمەڵێ. حتمما من هەمیشە قسەم لەسەرەوە کردووە پیاوە تێکۆشەر و شۆڕژگیرەکانی ڕابردوو کە لە سەردەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بانگەشەی ئازادی و یەکسانی بوونی مرۆڤەکانیان نەکرد ئەمڕۆ خۆیان حاکمن و ئەمڕۆ خۆیان
ناکرێ ئەو ڕۆژەی ئەو ڕابردووی کە ئەوان خەباتیان بۆ کردو لە پێناوی ئازادی و سەربەستی مرۆڤەکان ئەمڕۆ خۆیان جارێکی کە دووبارە بوونەوەی کردداری دژمنەکانی. زۆر سپاس. هوداخان ئەمەوێت لێت بپرسم یەکێک لە کێشە بنچینەکان لە دابینکردن و لە پاراستنی مافەکانی ژنان و دوورخستنەوەی ژنان لەو تون و تیژانێک کە هەیە کاراکردنی دەسڵاتی جێبەجێکردن و کارەکانی لانی پەیوەندیدارە. تۆ ڕات چییە تا چەند پێت وایە دەستگاکانی حکوومەت لە هەرێمی کوردستان کۆمەڵێک دەستگای کەم تەرخەم بوون و لە پاراستنی ژنان لەو تون و تیژانێک کە ڕوبەڕوویان دەبێتەوە؟ بەڵێ زۆر سپاسنەکەم دەستان خۆش بێ. هەڵبەتە سەبارەت بە جێبەجێکردنی یاساکان یاخودبوونی ئەو یاسایانە و جێبەجێکردنی لایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەتوانین بە شێوەیەکی ڕێژەی قسە لەسەر ئەوە بکەین کە تا چەند کەم تەرخەم بوونە یاخود تا چەند جددی بوونە. هەڵبەتە ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە کە ڕاستە لەلایەن پەرلەمانەوە یاسا دائەڕێژێت و پێویستە دەسەڵاتی جێبەجێکردنی خاتە بواری جێبەجێکردنەوە و لەسەر ئاستی باڵاش بڕیار و تعلیمات بۆ ئەوە دەرەکرێت کە ئەم یاسایانە پێویستە لەسەر ئاستی بنکەکانی خوارەوە جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە ئیشکالیەتێکمان هەیە لەو لایەنەوە ئەویش ئەوەیە کە زۆر جار لە دوای ئەوەی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لە پەرلەمانەوە یاساکان دەرەچێت و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کۆمەڵی تعلیماتی بۆ دەرەچێت کە ئەبێ موسسەکان جێبەجێ بکەین ئیشکالیەتمان لەسەر جێبەجێکردنە بێت لەسەر ئاستی خوارەوە. ئەمەش بەو ڕێژەیە کە بەشێکی هەرە زۆری ئەو تاکانەی کە لەو بوارەیە کارەکەن و موسسەکانی خوارەوەیان وەرگرتووە بە شێوەیەکی فعلی بڕوایان بە مەسلەی ژن و پاراستنی مافەکانی و مافەکانی مرۆڤ نییە. بۆیە ئەمە یەکێکە لەو ئیشکالێتانی کە زۆر جار ئەو مؤسسانە خاتە بەر ئەو بەرپرسیارەتی کە ئەوان کەم تەرخەمە بن لە جێبەجێکردنا. بەڵام ئەمەشیان دیسانەوە کوتمان بە شێوەیەکی ڕێژەیە بەشێک لەو تاکانی یاخود ئەو کەسانی کە لەو مؤسسەیان و جێبەجێی ئەو بڕیارە و ڕێنمایانەکەن کە لەسەرەوە بۆیان دێتە خوارەوە وەکو ئەوەی کە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیرانەوە بە بڕیار و بە کۆمەڵی تعلیمات دەرەچێت. بەڵام بەشێکی تریان لەسەر ئاستی خودی خۆیان کە بڕوایان بە مەسەلەکە نییە بەڕاستی بەداخەوە کە زۆر جار لە پۆستێکی شابن و خاوەنی بڕیارە بن لە شوێنێکە کە ئەم بڕیارانە جێبەجێ ناکەن. ئەمە کەم تەرخەمێکە ئەگەڕێتەوە بۆ سەر خودی ئەو کەسانە. بۆیە بەڵام هوداخان کاتێک بڕیارێک بۆ سزادانی ئەو کەسانی تونند و تووشی بەرامبەر بە ژنانەکەن بە هەر ناوێکەوە لە دەستگایکی باڵای دەوڵەت و حکوومەتەوە دەرەچێ خوارەوە جێبەجێ ناکە. ئایا ئەمە کەم تەرخەمی دەستگای حکوومەت نییە کاتێکلی ناپرسێتەوە و سزای ئەو کەسانە نایە کە ئەم بڕارانە جێبەجێ ناکەن و باوەڕیان بە جێبەجێکردنی سزادانی ئەو کەسانە نییە کە تونند و تووشین بەرامبەر بە ژنان؟ بە ئەکیدیمەیەکێکە دەلیل لە ئیشکالێتە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕووی لێ پێچینەوە و بە دوواداچوون بۆ مؤسسەکانی تر و بۆ ئەو کەسانەی کە یاسا جێبەجێ ناکەن و یاسا پێشێلەکەن کەمتەر خەم بووە و ئەمەشان دیسانەوە یەکێکە لەو خەلەلانەی کە لە مەسەلەی ژنانیشە بۆشایەکی زۆر گەورەی دروست کردووە. بەڵام ئێمە ئەوەمان لەبیر نەچێ ڕاستە ژمارەیەکی بەرچاو لەو کەسانەی کە دەستیان هەبووە لە نواندنی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و هۆکارێک بوونە بۆ مەسەلەی ڕوودانی کارە چاتە گەورەکان بەهۆی دیسانەوە بوونی پۆستی باڵایەن لە حزبەکانە زۆر جار پارێزراون و نەکەوتونەتە بەر ئەوەی کە بتوانێت یاسا لە سەریان جێبەجێ بکرێت. بەڵام ئەو ڕێژەی کە ئەمێنێتەوە یاخود بڵێن ئەتوانین ڕێژەیەکیش لەو خەڵکە لە ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستان و سزای یاساییان بەسەرا دراوە و هەندێک خەڵکمان هەیە کە بوونەتە هۆی ڕوودانی کاراساتی زۆر گەورە یاسای زیندانی هەتاییشان لەسەر جێبەجێکراوە. بەڵام دیسانەوە ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە فعلەن ئەو خواست و ویستە یاخود ئەو پێویستیەی کە ژنی کورد پێویستێتی لە ناو کۆمەڵگەی کوردیە تاوەکو ئێستا بەو ئەندازەیە لە ئاستی ویستی ئێمەیان نەبووە. بۆیە ئێمە ڕەنگە ئەگەر دە ئافرەت ڕوبەڕووی تونند و تیژی بێتەوە نۆ لەو ئافرەتانە حەقی خۆیان پێ بدرێتەوە کەسەکان سزای یاساییەوە بگرن. ئەگەر یەک لەو ئافرەتانە کەسی تونند و تیژکاری کە بەرامبەر ئەو کردوێتی بە سزای خۆی نەگات ئەمە بە خەلەلێکی گەورە ئازانین چونکە ئەوە ئینسانە. ئەمە مؤسسەیەک نییە بڵێ مؤسسەیە کە تێکەچێ ئەکرێت چاک بکرێتەوە یاخود ئەمە شوێنەکە ئەکرێت بینا بکرێتەوە. ئەمە ئینسانە. ئەم ئینسانەش کاردانەوە و ڕنگدانەوەی لەسەر کۆی تاکەکانی تریناو خێزانە بێت. زۆر سپاس وداخان. ئەمە خانێکێک لەو پرسانەی کە بەردەوام
مناقەشەکەی وەسەرنج ڕاکێش ئەویش ئەو پاڵنەرە کولتوریە کۆمەڵاتیە بەردەوامان هەیە کە لە کوردستان و لە ناوچەکەشە بە شێوەیەکی گشتی هەیە کە سەرچاوی سەرەکی توندوتیژی ژنانن. هەندێک کەس ناوی دەنێ سیستمی پیاو سالاری و باوک سالاری لە کۆمەلگایە، هەندێک کەس ناوی دەنێ دیکتاتۆریەتی پیاو لە ناو کۆمەلگایە، هەر ناوێکی تری لێ بنێ. پێت وانە دەستکاری نەکردنی ئەم خەریتە کۆمەڵایەتیە چەکە لە کێشە هەرە گەورەکانی کورد کە لەم چەند ساڵی ڕابردووە نەیکردەوە بۆ کۆتایی بە وستەمە کۆمەڵاتی بێنێ. کاگومێت من تەواو نەکرد، من ویستم قسە لەسەر ئەم لایەنە ئەم شتە بنەڕەتیە بکەین. ئێمە باز لەواکەین کە کۆمەلگا دەسەڵاتی حکومڕان لە هەرێمی کوردستانە ئەبێ ئاوێنە بێت بۆ ئەوەی کۆمەلگا چاوی لێ بکات لە ڕووی التیزامبوونی بە قوانینەکانی و التیزامبوونی بەو ڕێسا و بڕیارانەی کە دەریەکاوە التیزامبوونی بەو فەلسەفە یان بەو سیاسەتە و بەو پۆلیسی کە ئەو دایە ڕێژێت لە بەرامبەر پاراستنی مرۆڤەکانی. بە نمونە یاساکان بێنینەوە کاتێک کە یاسا بەرزەکرێتەوە بۆ سەرۆکاتی هەرێم کە بەرزترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە، کاتێک کە تەحەفوظ هەیە لە ئیمزاکردنی ئەم یاسایە وەدای ئەنێ بۆ عاملی زەمن ئیمزای ناکا لەبەر اعتیباراتی زانایانی ئاینی و هەندێک لە مەساڵحی سیاسی، جارێکی تر ئەم یاسایە هەیبەتی با بڵێن معنەویەکەی خۆی لە دەستەداوە، جۆرێک لە ئیلتیزام دروست ناکە لە ناو کۆمەلگاکەیە. بۆچی؟ چونکە ئەم یاسایەکە دەرەچێت لە ڕووی شکلیەوە ڕەدعێکی قانونی هەیە دەرچووە، بەڵام لە ڕووی معنەویەوە ئیلزامەتێکی دەداوە بە کۆمەلگاکە و لە ڕووی جێبەجێکردنەوە کۆمەلگا هوشیار نابێت و ئیلزام نابێت بەرامبەر بەوە. ئەلێرەوە ئەمە لە ڕووی یاسایەکەوە، لە ڕووی دەستگا پەروەردەیەکانەوە هەتا ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی وازەح نییە یاخود استراتیژێکی داڕێژراو نییە بەرامبەر بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە هەرێمی کوردستانە. کاتێک کە ئەم سیاسەتەوە ئەم استراتیژە نەبێت و ڕەنگی نەداوەتەوە لە تەواوی دەستگا پەروەردەیی و دەستگای ڕاگەیاندنەکان کەواتە سیاسەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان و سیاسەتی حکوومەت بەگشتێکەکە لەو سیاسەتانی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە یان ناڕاستەخۆ زەمینەی بۆ بەردەوامی و گەشەپێدانی ئەو توندوتیژانە خۆش کردووە. حتمما بەشێک لە بەرپرسیارەتە مێژوویەکەوە ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم، سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان و تەواوی ئەو دامەزراوانەی تر. شان بەشانی ئەمە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای عێراقی پڕچە کراوە. کاتێک کە کۆمەلگایەکی چەکدارکراو ئەبینیت لە هەموو ماڵەکانە و لە هەموو دامەزراوەکانە چەکە بینێتەوە و چەک بۆتە عاملی ئەوەی ئەو چەکە دروست کراوە بۆ بێدەنکردنی لایەنی بەرامبەری یاخود بۆ کوشتنی لایەنی بەرامبەر. کاتێک کە تۆ کۆمەلگا پڕچەکەکەی بەرامبەر بەوە ئەبێ دڵنیابی لەوەی تێبگەیلەوەی کە ئەمە مەترسێکی دروست کردو. لایەنێکی تری پێشکەوتنی کەرەسە ینی ئامرازەکانی تەکنۆلۆژی لە هەرێمی کوردستان و هاوتەریب نەبوونی بە پێگەیشتنی عقلی تاکەکان واتە گەیشتنی ئەم کەرەسە ئەم مێرە تەکنۆلۆژیانە بە کوردستان و هاوتەریب نەبوونی لە ڕووی پێشکەوتنی و یاخود لە ڕووی گەشەکردنی عقلیەوە ئەمە جارێکی تر کاریگەری سلبی دروست کردووە لەسەرەوە. لایەنێکی تری دەستگا پەروەردەیەکانمانە کە بەداخەوە هێشتا پڕۆگرامەکانی خوێندن هێشتا دەستگا پەروەردەیەکانمان بە واجبی ڕاستەقینەی خۆیان زۆر سپاس. هوداخان ئەمەلخان پێمان ئەڵێ کە یەکێک لە کۆسپە گەورەکانی بەردەم پێشکەوتن نەبوونی ئیرادەیەکی ڕاستەقینەیە بۆ جێبەجێکردن و پابندکردنی یاسایی ئەو یاسایانەی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەرەچێت بە نمونە ئەو یاسایی پەرلەمان پەسەندی کرد و سەرۆکی هەرێمی کوردستان ئیمزای نەکرد و تەحەفوزی لەسەری هەبوو. ئەمە هۆکارێکی گرنگی بەردەوامی ئەو توندوتیژی ئەو بەحرە خوێنەیە کە لە کوردستان لە بۆ بەرامبەر بە ژنان بەرپاکرێت. تۆڕات چییە؟ بەڵێ هەڵبەتە کۆمەڵێک هۆکار هەیە و ڕەنگە ئەمەش بەشێک بێت لەو هۆکارانەی کە تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئینتیمابوون بۆ جێبەجێکردنی یاساکان ئەم یاسایانە نەخرێتنە بواری جێبەجێکردنەوە. هەڵبەتە سەبارەت بە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ناوخێزان کە لە پەرلەمان دەرچوو و لە سەرۆکایەتی هەرێم ئیمزا نەکراوە و خرای بواری جێبەجێکردنەوە، ئەوەندەی کە ئێمە ئاگادار بین لەگەڵ ئەوەی کە ئێمە یەک لە داواکانمان وەکو ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان ئەوە بوو کە ئەم یاسایە ئەبوایە لەلایەن سەرۆکی هەرێم و ئیمزا بکرا، بەڵام بەهۆی بارودۆخێکی تایبەتەوە کە ئەویش بڵێن کۆچی دوایی دایکی سەرۆکی هەرێم بوو هوداخان ئەمەخانەڵێ لە ڕاستیەوە کاری سەرچەکەی مجامەلەکردنی ئیسلامیەکان و مەلەکان و مەدی ئاینی بۆ لە کۆمەلگایە بەڵێ کاکە ئەمە ڕێی
بەڵێ ئەمە ڕێی ئەمەلخانە و ڕێزم هەیە و بۆشی هەیە بەو جۆرە بێکەوەکو ئەمەلخان باسیەکە بەڵام من ڕوەکو ڕێی خۆم کە لە نزیکەوە ئاگادار بم لەبەر ئەوەی من هەر بۆ زانیاریتان ماوەی 4 ساڵ چاودێری پەرلەمانی کوردستان بوومە لە ڕووی دەرکردنی یاساکان و چۆنێتی داڕشتنی یاساکانەوە بۆیە ئەوەندەی کە من لە ڕووی قانونیەوە من قسەی لەسەرەکەم من باسی ڕێی خۆم ناکەم لە ڕووی قانونیەوە کە قسە لەسەر ئەم یاسایەکەم ئەویش ئەوە بوو کە مدەی قانونی ئەم یاسایە کە 15 ڕۆژ بوو لە لای سەرۆکایەتی هەرێم کە لەو مدەیە سەرۆکی هەرێم تەواجودی نەبوو لە هەرێمی کوردستان بۆیە مدە قانونیەکە تێپەڕی و یاساکە بووە چووە بواری جێبەجێکردنەوە پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئایا ئەگەر سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستان بووایە و مدەی قانونی لە بەردەسا بووایە ئایا ئەم یاسایی ئیمزا ئەکرد ئەمەیان وەڵامەکەی ڕەنگە تەنیا لای سەرۆکی هەرێم بێ و لای ئێمە نەبێمە چونکە ئێمە نازانین ئایا ئەگەر لە مدەی قانونیا لێرە بووایە ئیمزای کرد یا ئیمزای ناکرد ئەمە یەکێکە لە باسەکان لەگەڵ ئەوەی شاخۆ ئێمە یاسایی هەموارکردنی یاسای باری کەسیمان هەبوو لە ساڵانی ڕابردووە کە دیسانەوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئیمزا نەکرا و خرای بواری جێبەجێکردنەوە ڕەنگە هۆکاری ئیمزانەکردنی ئەم یاسایە لە کات هەموارکردنی یاسای باری کەسی لەو کاتەیە کە سەرۆکی هەرێم ئیمزای نەکرد ڕەنگە ئەمە بێتە پاڵپشتێک بۆ ئەوەی کە بۆی هەیە ئەگەر لەم مدەیەشە سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستان بووە ڕەنگە ئەم یاسایی ئیمزا نەکردایە ئەگەرچی ئێمە ناڕاستەوخۆ ئەوەمان پێگەیشت کە سەرۆکی هەرێم ئاماژەی بەوە کردبوو کە ئەگەر لە هەرێمی کوردستان بووە یاساکەی ئیمزا ئەکرد ئەمە بەناڕاستەوخۆ ئێمە ئەم وەڵامەمان پێگەیشت بوو لەبەر ئەوەی ئێمە داوای تەوزیحمان کردبوو لەوەی کە ئایا موقفی سەرۆکایەتی هەرێم لەسەر مەسەلەی ئەم یاسایە چۆنە ئەمە لەو هەر بۆ تەوزیح ویستم باسی بکەم سەبارەت بەوەی کە چەندە حکوومەت چەندە سەرۆکایەتی هەرێم چەندە پەرلەمان ئەمانە هۆکارن یاخود بڵین هۆکار بوونە بۆ بەردەوامبوونی مەسەلەی تونند و تیژەکان و مەسەلەی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان هەر یەک لە مؤسسانە بە مؤسسەکانی تریشەوە وەکو مؤسسەکانی دەسەڵاتی جێبەجێکردن بە پەروەردە و تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی و هەروەها مؤسسەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو پشکی بەر ئەکەوێت لە مەسەلەی چارەسەرکردن یاخود هۆکاری بەردەوامبوونی ئەم کێشەیە ئێمە ئیشکالێتی تاکمان هەیە کاتێک کە لەو قەزەیە زۆر سپاس هوداخان زۆر سپاس ئەگەر ملاحەزەکە دەسە قسەکانی هوداخان هەبێت توانی بڵێ من ئەمەوێت پرسیار لەوە بکەم ئایا کوشتنی ژنێک هەندە کەمە هێندەی بێبەهایە لە کۆمەلگاکەیە کە سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەوەی ئەو زەمانە لێرە نەبووە قبولمە لەبەرەوەی کات زەمانەکەی خۆی تێپەڕاند و ئیمزا نەکراوە بەڵام بۆچی ڕوبەڕووی ئەم حاڵەتە نابنەوە بۆ ڕۆژانە قسەی جدی لەسەر ئەوە ناکەنەوە ئەزانی یەکێ لە قسەکانی پیاوان و بەردەوام دەستگا پەیوەندیدارەکان هەندێک لە دەستگاکان لە کەناڵەکانەوە و هەندێک لە پیاوان کە ئەدوێنی ئەڵێ ئەو ژنانە تووشی نەخۆشی دەرونی بوون واتە ژنانی کورد هەموویان یان شێتن یان لەگەڵ ڕێزم بۆیان تووشی بەدڕەوشتی بوون انحرافی ئەخلاقیان کردووە بۆی ڕوبەڕووی کوشتن نەبنەوە ئەلێرەیە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە هۆکارە یان ئەمە دەرەنجامە کوشتنی ژنان ئەگەر دەرەنجامی وەکوی ئەوانێڵێن نەخۆشی دەرونی هەیە ئەیکوا دەستگا پەروەردەیەکانمان بۆ چارەسەرکردنی ئەو مرۆڤە ئەوانەی کە تووشی نەخۆشیە بن کوا سەرکردەکانمان کە لە بانگەشەی ئازادی و یەکسانیە و قسەکردن لەسەر دیموکراتیزەکردنی کۆمەلگا ئەو ئاماری کە لەبەر دەستمایە کاگومێ دەڵێ لێدان و باز لە کوشتن ناکەم باز تەنها لە لێدانەکەم بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی تونند و تیژی 2010 234 حاڵەتی لێدانمان هەیە لە هەولێر لە 106 ئەندامی خێزانە لە 166 مێردە لە 128 دەرەوەی خێزانە واتە تاکەکان لەناو کۆمەلگای ڕۆڵیان هەیە لە ئازاردان و لە یعنی ئەبن بە خاوەنی ژنەکە بۆ لێدان و بۆ ئازاردانی لە سلەیمانی 834 حاڵەتمان هەیە تۆمارکراوە لە 146 لەلایەن مێردە لە 124 خزم و ناسیاوە لە 108 کەسانی بێگانەیە لە 122 نەناسراوە ڕێژەی خۆسووتاندن لە 2010 نزیکەی لە 164.25 کۆمەلگایەک ڕێژەی لە 164.25 هیچ مەجالێک نەماوە بۆ تەبریرات هێنانەوە و هیچ مەجالێک نەماوە بۆی کە تۆ حکومڕان و حاکم لە کوردستانە بەرپرسیار نەکەی تەسەڵاتی دادوەری وەزارەتی عەدل وەزارەتی پەروەردە تەواوی وەزارەتەکان بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بەرپرسیارە بن لە بەرامبەر زیادبوونی ئەم ڕێژەی لە هەرێمی کوردستان و ئەبێ هەم ڕەدعی قانونی و هەم بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی و بە دوواداچوون و چاودێریکردن و قسەکردن و هاندانی کەناڵەکانی تەلەڤیزیۆن من لەگەڵ ئەوشە کاگومێت کەناڵەکانی ڕاگەاندنیش بە بەرپرس زانم ڕۆشنبیران و نووسەران زۆر سپاس ئەمەلخان هوداخان دوای خستنەوەی ئەو داتا و زانیارانە ئەمەلخان خستی سەبارەت بە بەو نسبەتانی تونند و تیژی کە لە هەرێمی کوردستانە ڕووی داوە ئایا ئیتر هیچ پاساوێک دەبێنێتەوە بۆ ئەوەی کە بەرپرسێکی پلە باڵای
کوردستان چ سەرۆکی هەرێمی کوردستان بێ چ سەرۆکی حکوومەت بێت چ بەرپرسی دەستگاکانی دیکە بێ بە هەر ناوێکەوە بێ ئیمزای یاسایەک نەکا کە کۆمەلگار لە ئازار و تووشێکی زەبەلا ڕزگارەکە و هەر تعلیقێکشتە بێت دەتوانانی بڵێ فەرمو. بەڵێ هەڵبەتە کاگومێت من چ خۆم و چ ئەو هاوکارانی من کە لەو وارەیە ئیشەکەن و بە دڵنیاشم بە ئەمەلخانیشەوە هیچ یەکێ لە ئێمە هیچ مبەرێک و هیچ دیفاعێک لە دەسەڵاتێ ناکەین کە بەردەوامی یاخود ڕەوایی یاخود مبەریر بۆ کوشتنی هەر ژنێک بێنێتەوە لەو وڵاتەیە. ئەمە مەسلەیەکە کە بە ئینتیماوە ئێمە ساڵانێکی زۆرە هەوڵی لەسەر دەین و ڕەنگە قبولی ئەوە نەکەین کە هیچ کەسێکی مبەرێک بێنێتەوە. قسەکردنی من لەسەر ئەو مەسلەیە جگە لە تەوزیحکردنی لایەنێکی قانونی دروستکردن یاخود هێنانەوە هیچ مبەرێک نەبووە بۆ ئەوەی کام یاسایە بۆچی ئیمزا نەکراوە، چونکە ئێمە گلەیەکان زۆر لەوە گەورەترە لەسەر ئەوە ڕابوەسێ کە سەرۆکی هەرێم یاسایەک ئیمزاکە یا ئیمزای ناکات. جا ئێمە بابین سەیری جانبەکانی تر بکەین. لە ساڵی 2009 استراتیژەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەم هەرێمی کوردستانە لایەن ئێمەوە چەند چالاگوانێک بووین ئامادە کرا و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا ئیتر هەر کابینەیەک بێ ئەمەیان بۆ ئێمە جیاوازیەک دروست ناکە، بەڵام ئێستاشی لەگەڵا بێ ئەو استراتیژێتە بە تەنیا وەڵامێکیش وەڵامی ئێمە نەدرایەوە. هەر لەم ساڵانەیە من بەدەستی خۆم ئەم استراتیژێتەم ئاراستەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بەڕێز کاک دکتۆر بەرهەم بە کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک اقتراحی چاکسازیەوە کە تاوەکو ئێستاشی لەگەڵا بێ یەک خاڵێک لەو خاڵانەی کە لەناو ئەو پرۆژەیە و لەناو ئەو یاداشتەیە بوو تاوەکو ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە هیچ وەڵامێکیش بۆ جێبەجێکردن یا جێبەجێ نەکردنی نەگەڕاوەتەوە. ئەمانە هەموو گلەیین و ئەمانە هەموو ئەو هەڵانە بوونە کە من دڵنیام ئەمەلخان و کۆمەڵێک ئافرەتی تری وەکو ئەمەلخان بەدەیان پێشنیار و پرۆژەیان هەبووە ئاراستی لایەنە پەیوەنددارەکانیان کردو بەڵام وەڵامێکی جدیان بۆ نەگەڕاوەتەوە. ئەمانە هەموو ئەو گلەیانە کە ئێمە بەردەوام هەمانەوە و بەردەوام پێمان وایە نیەتێک هەیە لەوەی کە ئەم کارانە بکرێت، بەڵام جددیبوونێک لەوەیان نییە کە چۆن دەخان پێتوانیە کە مەسلەی ئازادی ژن مەسلەی یەکسانی ژن و پیا و لە کۆمەلگایە و مەسلەی بەرەنگاربوونەوەی کوشتن و توندوتیژی ژنان لە هەرێمی کوردستان بەردەوامەکەیتە قوربانی ململانەی سیاسی و بەرژەوەندی سیاسی نێوان هێزەکان. ئەم دڵی ئەو نایشێنە لەبەر خاتری نفوزی کۆمەڵاتی خۆی ئەو خۆی لە قەرەی کۆمەڵک مەسلەی کۆمەڵایەتی حساس نایە و دەخنێ لێ ناگرە و چاکسازی تیان ناکە بۆ ئەوەی کە لە نفوزی سیاسی کەم نەبێتەوە لە کاتێکە ئەمانە مەسلەی ئینسانی و ئەخلاقی و پێشکەوتنی هەستیارن لە کۆمەلگایە. بەئەکیدی وایە کاگومێت هەڵبەتە ئێمە ئەو کەسانی کە ڕەنگە هەمیشە نیەتمان ئەوە بوو بێت کە بارودۆخەکە بەرەو باشتر بین و ئۆکار کاتێک لە شوێنێکەوە خەلیلەکە بووە ڕەنگە خاوەنی ئەوە بێتین کە کۆمەڵی ڕخنە بگرین لەوەی کە نابێ ئەم مؤسسەیە بەو جۆرە بێ ئەبێ بەو جۆرە بێ. ئێمە هەمومان قوربانی ئەو ڕخنانەی خۆمان بوونا و هەمیشە ئەم ڕخنانە بە شێوازێکی تر لە یەک دراوەتەوە و قبول نەکراوە لەوەی کە چۆن تۆ دەستی جهتێک ئەگری بەوەی کە ڕەنگە تۆ پێشنیاری باشترت هەبێ. بۆیە مەسەلە سیاسیەکان هەمیشە لە وڵاتی ئێمە هەموو مەسەلە ئینسانیەکان بوونەتە پاشکۆی مەسەلە حزبیەکان بوونەتە پاشکۆی مەسەلەی دابەشبوونی ئینتیمای حزبی لە نێوان تاکەکانە. ئێمە هەمیشە قسەمان لەسەر ئەوە بووە لە کاتێکا بۆ نمونە ئێمە کە قسە لەسەر ئەواکرێت کە لەم چەند مانگی دواییە بارودۆخی ژنان خراپتر بوو مەسەلەی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستانە زیاد بوو. ڕاستە من تێبینیم لەسەر ئەوەی ڕەنگە تەوزیحێکم هەبێ لەسەرەوەی کە چۆن قسە لەسەر ئەماکەین، بەڵام بۆچی لەم دواییە زیاتر تیشک کەوتە سەری ئەوە بوو کە کۆی دەسەڵاتەکان لە وڵاتەیە زیاتر بە مەسەلەی تۆپبارانی سنوورەکان و مەسەلەی نەوت و مەسەلەی یاساکان لە بەغدایە مەشغوڵ بوون و تاڕادەیەک هەموو مەسەلەکان دیسانەوە بوونەوە قوربانی مەساڵحی سیاسی و مەساڵحی حزبی لە وڵاتەیە. بەڵام هەر بۆ تەوزیحیش کە لە سەرەتای بەرنامەکەی جەنابەت ئاماژەت پێکرد کاک ئومێد. بەڵێ فەرموو بە کورتی. بەڵێ کە ئاماژەت بۆ کرد کە بەتایبەتی لە مانگی ڕابردوو و لەم مانگاندەیە کە ڕێژەی مەسەلەی کوشتن و خۆکوشتن زیاتر بووە. من تێبینیەکەم لەسەر ئەوەیە کە ڕەنگە بەم قسەیە لێکدانەوەیەکی غەدرکارانە لە مەسەلەی کوشتنی ژن و خۆسووتاندنی ژنان بکەین لەبەر ئەوەی مەسەلەی بەتایبەتی خۆسووتاندنی ژنان لە هەرێمی کوردستان ڕێژەکەی بە هەمان ئەو ڕێژە بەرزە بووە کە لەم چەند مانگی ڕابردووە هەبووە، بەڵام لەم چەند مانگی ڕابردووە ڕەنگە بەهۆی چەند هۆکارێکی سیاسی و دیسانە ئاڵێمەوە چەند لێکدانەوەیەکی سیاسی زوومی کامیرەکان کەوتنە سەر مەسەلەی خۆکوشتنی ژنان و کوشتنی ژنان. کەواتاوە تۆ پێت وایە ئەوەی کە وای کردووە ئەم مەسەلەیە زیاتر بێتە بەرچاو شەڕی سیاسی نێوان هێزەکانە نەک واقعی ئازار و مینەتەکانی ژنان؟
بەئەکیدی لە ئێستا من پێم وایە ئەم دەنگۆیی کە لەم دوایە و لەم کۆتایە دروست بوو بەو هۆکارە سیاسیە بوو کە زوومی کامیرەکان و ڕاگەاندن کەوتە سەر مەسەلەی کوشتن و خۆکوشتنی ژنان. بەڵێ باش ئەمە خان پێت وایە ئەو داتا و زانیارانی ئێمە بەدەستمان گەیشت لە چەند مانگی ڕابردووە و خصوصن لە دوو مانگی ڕابردووە لە هەموو شارەکانی کوردستان بە هەولێر و بە سلێمانیەوە ئاماژەن بۆ بەرزبوونەوەیکی ترسناکی دادەی خسووتاندن کوشتن فراندن جۆرەها جۆرە شێوەکانی ئازار ئەم دەرکەوتانە نەتیجی شەڕی نێوان هێزەکانە یان نمونەیەکی واقعی ئازارێژنە لە کۆمەلگایە. من نامەوێت ناتەوا بم لەگەڵ هوداخان چکایمە هەردووکمان بەیەکەوە یەک ئامانجمان هەیەەوە هەردووکشمان بەرنمەکانمان بەیەکەوە بەڵام حتا ئەگەر داتاکان ناتوانین بڵێن ئەو داتایانە داتا دروستکراون چونکە بەڕێوبەرایەتی بە داداچوونی تونند و تیژی ئەو ئامارانەی کە ئەیکا لە ڕووی ینی دەستگایەکی مۆسوقەوە ینی ئەو ئامارێکە وەریەگرێت ئامارێک نییە بە وەهمی هاتبێت لە شوێنەکانی تروەری گرتبێ من ئەو ئامارەی خوێندمەوە ئامارەیەکە لەوێەوە بڵاوکراوەتەوە لێ وەرگیراوەتەوە هەندێک لە ئامارەکانی تر لە ڕێی ڕێکخراوە حکوومیەکانەوەیە بەڵام هەمان لە بانگانی پێش و سەڵانی پێشوشە هەمان ئەم حاڵەتانە هەبووە بەڵام ئێستا تشکی ئەلامیە خێرەسەر بەستی سیاسی بەستی سیاسی کێسود لەوە بینێتی هیچ دەسەڵاتێک لە هەرێمی کوردستان بە دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنەوە بە دەسەڵاتی حکومڕانیەوە هەمویان بەرپرسیارن و هەمووشیان بەرپرسیارەتیان نەکەوێتە ئەستۆ لەبەرەوە ئەمە قازانجی دەرخستنی ئەمە ناچێتە بەسەبەتی هیچ کامێک لەو حیزبانەوە و ئەمە حتا ئەگەر مەسەلەکە سیاسیش بێ ئەمە لە ڕووی با بڵێن بەگشتداچوونەوەی ئەم ڕەوشەنا لەبارە و لە ڕووی چارەسەرکردنی ئەمە شتێکی خراپ نییە ئەگەر ئەو ئامارانە بخرێنە ڕوو و فۆکەس بخرێتە سەری بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا کاتێک کە ژن تووشی زیانە بێ لە هەرێمی کوردستانە بەس تەنها کاریگەری لەسەر خودی ژن دروستەکە یان پێشخستن و گەشە پێدانی کۆمەلگاکەش دوا ئەخات یان لەقی ئەکات ئەلێرەیە پرسیارێکی گەورە ئەکەوێتەوە سەر سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە لە ڕووی دروشم و لە ڕووی بانگەشەوە لە هەموو حزبە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆن و بە حاکمەوە ئیدعای ئازادی و دیموکراسیەکە ئیدعای بەرجەستەبوونی دەسەڵاتێکی دیموکراسیە کات ئایا ئێمە توانیمانە ژینگەیەکی دیموکراسی بەرجەستەکەین ئایا دیموکراسیت بەس لە دروشمە ئەبینینەوە یان لە ئازادی و لە یەکسانی هەوڵاتەکان. زۆر سپاس هوداخان ئەمەوێت بپرسم ئایا ئەو واقعەت توتوژێ لە هەرێمی کوردستانە هەیە ڕاستەخۆمان پێناڵێکە واقعەکەیە پێچەوانەی هەموو ئەو بانگەشانەی کە بسوودنەوەی سیاسی کوردی حرەکەی پارتە سیاسەکانی کوردستان بە دەژای چەندین ساڵی ڕابردوو خۆدان گرتووە بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە و دوای ناوبڕەکە لەگەڵمان بە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە بێنەرانی بەڕێز لە پرۆگرامەکەمان بەردەوامین و دوای ناوبڕ لەگەڵمان بن.